سەرەتا بە خێراتنتانەکەم ئێمە وەکو پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شێوەکاری و شان و هەڵساین بە پێنجەمەی فیستیڤاڵ لە پەیمانگاکەی خۆمانە کردومانەتەوە لەم پێشەنگایەیە وەکو عەرزمکردن بە هاوبەشی کراوە لەگەڵ شان و لەگەڵ شێوەکاریایە و بەشەکەی شان و بە کۆمەڵێک شانۆگەری بەشداریان کردو لە پێشەنگاکەیە و بەشی شێوەکاریش بە کۆمەڵەکاری پێکردسازی و کاری سیرامیک و کاری ڕەسم بەشداریان کردووە و کارەکەی خۆم کە بەشداریم پێکردووە ئەتڕۆحەیە کۆتا کاری تۆیە لە پەیمانگایەکە ئەیکەیت و وەکو ئەزمونێکە ئەزمونی ئەو چەند ساڵی تۆیە و لێرە لە ئیشەکە بەدەری ئەخەیت ئیشەکان پێک هاتوون لە کۆمەڵێک مۆزوع هەر تەلەبێک و مۆزوعێکی تایبەت بەخۆی هەڵەبژێرێت من وەکو خۆم تەکنۆلۆژیام هەڵبژاردووە وەکو لە ئیشەکەیە کە دیارە دەلالێت لە کەسێکەکە کە لاپتۆپێکی بەدەستێ و موبایلێکی بەدەستێ و هیدفۆنێکی لەگوایە بە تەواوی دابڕاوە لە دنیای سروشت بە تەواوی ڕۆشتۆتە ناو دنیای تەکنۆلۆژیاوە و وەکو ماوەجەکەی پێک هاتووە لە فایبەر گڵاس و هەنێ شوێنی بۆ تعدیلات بەکارمان هێناوە بە سوپەرماستی کردومانە و دواتر بە پەمپ و بە بۆیی ڕەش و گۆڵد بە شێوازی برۆنزی دەرماخستووە. من پەیمان عەزیزم وەکو میوان ئەمڕۆ بەشدارم لێرە پێشتر خوێندکاریم پەیمانگایە بووم 11 ساڵ پێش ئێستا مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانی شارێکی ترێم کوردستانم خۆم بە خۆشحاڵە زانم کە وەکو میوان وەکو مامۆستایەکی هونەرە جوانەکان کە لێرە بەشدارم ئیشەکان زۆر جوان ئیشی زۆر باش تێدایە لە هەموو بوارەکاندا هەر چوار بەشەکانی شێوەکاری بە گرافیک و سیرامیک و پەیکەر و ڕسمەوە دەستیان خۆش بێ ئەم جۆرە ئیشانە ساڵانە گەر بکرێتەوە بینەرێکی ئاوای هەبێ زیاتر خوێندکار دەتوانێت بێت تەقدیمی ئەم پەیمانگایە بکات لەبەرەوەی ئێرە شوێنێکی هەم تەرفیهیە هەم عیلمیە یعنی هەردوو بابەتەکەی هەیە دەتوانێت خوێندکار خۆی تێدا بدۆزێتەوە بەهرەکەیدا.